زیاتر سەبارەت بە دوایین پێشاتەکان لە ناوچەی زینووی وەرتێ ئازاد ئۆمەرەوەیی پامنێری پێیام ڕاستەوخۆ لە زینووی وەرتێەوە لەگەڵمان دەبێ. کاک ئازاد سڵاوت لێبێ ئەم کاتت باش. بەڵام ئاستازانە سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزیش بێت. دوای زانیاریەکان سەبارەت بە هاوڵەزیەکانی زینووی وەرتێچین و هاوڵاتیانی دەڤەرەکە چی دەڵێن و جمۆجۆڵی سەربازی لەو ناوچەیە هەروەک خۆیەتی یاخود گۆڕانی بەسەردا هاتووە؟ بەڵام ئاستازانە دیارە دوای نزیکەی مانگێکە بێتن کەوا لیوایەکی پێشمەرگە هاتوۆتە زینی وەرتێ هاتنی ئەم لیوایە پێشمەرگەش بەو هۆیەوە بڵێ ئالۆزی دروست بوو کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە ئەو لیوایە هاوبەرتە بە ئەمری پارتی دموکراتی کوردستان هاتوۆتە زینی وەرتێ. دیارە لە بەرامبەر ئەمەشدا یەکێتی هێزی هێناوەتەوە ناوچەیەوە لە ئێستادا بارەگان لە بەرامبەر ئەو لیوایی هاوبەش جێژیر کردووە. دیارە پارتی دموکراتی کوردستان ئەڵێتن ئێمە هێزی حیزبیمان نابردوۆتە ئەم ناوچەیە تەنها ئەوەی چۆتە ئەوێ بڵین هێزێکی لیوای پێشمەرگە، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وانیە کەوا هێزێکی بڵین تەنهای وەزارەت پێشمەرگەوێ بڵکو بە ئەمری حیزبی ئەم هێزە چۆتە ئەم ناوچەیە. دیارە لە بەرامبەر ئەمەشدا پارتی پێکارانی کوردستان پەکەکە ناڕازی بوو لەوەی کەوا پارتی و یەکێتی لەم ناوچەیە هێزیان هەبێتن، ئەوانیش هێزێکی خۆیان لە بەرامبەر هێزی ئەوان جێگیر کرد. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا دیارە بڵین فڕۆکە زەنجەکانی تورکیا ئەم هێزەی پەکیان لە ناوچەکە بەردومان کرد و چەند بڵین گەریلایەکی پەکەکە لە ناوچەیە بوونە قوربانی فڕۆکە زەنجەکانی تورکیا. دیارە زینی وەرتێ بەپێی قسەی هاوڵاتیانی ناوچەکە بێتن زیاتر لە 20 ساڵیش دەبێتن ئەم ناوچەیە لەلایەن فڕۆکە زەنجەکانی تورکیا خودی ئەو ناوچەیەکەوە ئێستا بارگەکانی لێدانراوە کە بەردومان نەکرابێتن. دیارە خەڵکی وەرتێ ناڕازین لەوەی کەوا ئەم هێزانەی هێنراونەتەوێ دوێنێ بەیاننامەیەکیان دەرکردووە داوا ئەکەن هەرچی زووە ماوەی 48 کاتژمێریان داوەتە هێزەکانی ئەو لیوایە هاوبەشەوە هێزەکانی یەکێتی و هێزەکانی پارتی پێکارانی کوردستان پایتەختەکەەوە ئەم ناوچەیە سۆڵ بکەن، چونکەوان پێیان وایە کەوا مەترسی لەسەر ناوچەکانی ناحیەی وەرتێوە دۆڵی شاورێ دروست کردووە. من یەکێک لە ڕۆژنامەنووسەکانی ناحیەی وەرتێم لەگەڵا بێتن لەسەر بەیاننامەکەی ئەوان قسە ئەەکەم. کاکەمان زۆرتیم لەگەڵا بێت. کاکەمان جەگەر بیکتە سڵاوت لێ بێتن. ئەو بەیاننامەی ئێوە کە شەوی ڕابردوو دەرتان کردووە ماوەی 48 کاتژمێر هاوڵاتیانی ناحیەی وەرتێوە دۆڵی شاورێ بە هێزەکانی یەکێتی نیشتیمانی و پارتی پێکارانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان داوەکەوە ناوچەکە سۆڵ بکەن. ئێوە داواکاریتان؟ ئەم کاتتان باش. ئێمە بەرمەبنای دروستبوونی مەترسی و ئاڵۆزی لە داهاتوودا لەم دەڤەرەی خۆمان بەیاننامەیەکمان ڕاگەیاندووە لە دوێنێ شەو 48 کاتژمێرمان دیاری کردووە بۆ گەلیلاکانی پەکەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە وەزارەتی پێشمەرگە کە هێزەکانیان لەسەر زینی وەرتێ بچێشنەوە بۆ ئەوەی ئەو گرجی ئاڵۆزانی لەچەند ڕۆژێک ڕابردوو ڕوویدا نەمێنن. و داواشمان لە پارتی دموکراتی کوردستان کردووە کە وەک هێزی سەرەکی لە هەرێمی کوردستان وەکەوەی کە دوو باڵاترین پۆستی لە هەرێم لەبەردەستدایە ڕۆڵی ئیزاوی بجێ